ئازیزانی NRT سڵاوتان لێبێت. داعش گەیشتە کوێ؟ ئەمە ئەو پرسیارەیە کە خەمی گەورەی هاوڵاتیانە و بە شوێن وەڵامەکەیەوەن. ئەگەر خەم و پرسیاری هاوڵاتیان لە ماوەی ڕابردوودا موچە بوو بێت، ئێستا خەمەکە قەبارەکەی گەورەترە و پرسیاری هاوڵاتیانی ئەم هەرێمە پرسی داعشە. بەڕێزان، پرسی داعش دەبێتە تەوەری دیوی دۆمی هەواڵ بە میوانداری علی مستەفا جێگری بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە دهۆک، هەروەها نەجار عەلی بەرپرسی لقی پارتی لە مەخموور دیارە سەرەتا دەچینە لای کاک عەلی، بەڵام پێشەوەی بچمە لای میوانەکانم لێدوانێکی عەمید هەڵگورت حکمەت بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و ڕۆشنبیری وەزارەتی پێشمەرگە دەبینین سەبارەت بە داعش. لە سەتی ئەو هێزانەمان کە لە تەواوی سنوورەکانی بە درێژی سنووری ناوچە دابراوەکان لە ئەرکدان لە 100% لە ئەرکدان است. ئەو سەنگەرە دیفاعی کە لە ڕابردوو دروست کراوە، ئەو سەنگەرەیە کە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەپارێزێ و لە هەندێک حاڵاتە ئەگەر پێویستکە بەدەم خەڵکی سڤیلی خۆمانەوە دەچین و بە تەئکید هێزەکانی ئێمە هیچ تەجاوزێک لەسەر خەڵکی کورد قبوڵ ناکەن لە هیچ یەکێک لە ناوچەکان. ئەم سوپایی عێراقی ورەیەکی ئەوەندە داڕوخا و شێواوی هەیە، وەکو من لە فەرماندەکانی خۆمانم گوێ لێ بووە، گەربات باە و یعنی نەچووبان بەدەمیانەوە لە ناوچەی ڕەبیعە. ئەسڵەن ئێستا یەک تاکە سەربازی سوپای عێراقی لە شاری ڕەبیعە نەمابوو. لەبەرەوە هەمومان زانین ئەوە قاعدەیەکی ئەسکەریە، هەر نەوع لەشکرێک هەر نەوع سوپایەک لە دنیاە کە بەو شێوەیە ڕوو لە شکستەکە خۆڕاگرتنەوەی کارێکی ئاسان نییە. بەڵێ بەڕێزان، دووبارە سڵاوتان لێبێ. سەرەتا دەچمە شاری دهۆک بۆ لای میوانەکەم علی مستەفا جێگری بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە دهۆک. کاک علی، سڵاوت لێبێ. بۆ پرسیارە دەست پێ دەکەم بەپی نزیکیتان، یعنی لە ڕووی جوگرافیەوە لە شاری مووسڵ، دۆخی مووسڵ لە ئێستادا چۆنە؟ بەو پێی هەواڵەکان باز لەوە دەکەن کە ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش زۆرێک لە دام و دەستگا حکوومیەکانی کۆنتڕۆڵ کردووە. هەڵبەت باژێرێن بیسێلن کە ڕەوشێکا مرۆڤیە گەلێکا مەترسیداردا دژیتن دیارە ئەژدیهی وەرە وڕێیە هێزن بەرگریە عێراقی نەشایە بەڕەوانیەش خەلکێ سیڤیلێ مووسڵ بکات. هەڵبەت ئەوانیش بێ سەلمێنیتن کو بوو چۆنا من ناکۆکیین سیاسی نابەرە پێکات عێراقی گەشتنەوەی قۆناغێک و ڕێکبەدانەوەی ئەلسەر باش وەرگرتناوێ ئەلسەر خەلکی سیڤیل بکەویتەوە. بە هەندێژی دیارە گەمتر 24 ساعتا مووسڵ کەتە دەستی هێزێکە تۆرۆریە یا بەرنیاسە داعش و نەشیا هێزە عێراقی نەشیا بەرگریەشوی خەلکی هەنێ بکاتن ئەڤریکەژی دیارە هەزارەهان وەکی وەژی ڕۆمالکردنت خدا ئاماژە پێکردین هەزارەهان خەلکی سیڤیلێ مووسڵ قەستا دەواازەیان یەن پارێزگەها هەولێر و دهۆکی کردینە کە بچوونا من هەم هەرێمژی ڕەنگەت بیسەقایەکی هوسەدەک و ئەوژی بەهرەوەی ئشناکوکیە نابەرە پێکاتی عێراقی داژی بێ بەهر نینە کە ئەوە زیاتر 6 هەیڤانە هەرێما کوردستانی دەردێبی بودجەیە دادنالیت زیدە وێریژی کو ئەف ڕەوشانە لە بار ئەوایە ئەف ڕەوشایەک و خافلەتیڤە ئەفسەر مووسڵ بە هاتی کە بە مووسڵ باژێری سێ عێراقی بێتن زیاتر 4 ملیۆن ئینسانە بخۆ بگیرێتن ئەوریکە تووشی گرفتەکە وەسا بێتن کو هزارهان خێزان ئژدیهی وەرە ماڵەت خوبجە هێلانە دەردورێ کەتینە دەرگەهێ سنوورێتێت هەولێرێ و دهۆکێدا کە بچوونا من هەرێمژی ڕەنگە بۆ vê قۆناغێ یا ئەو ئامادەیی دەفتانە بیتن کو بشێتن بەرجەستەکردیان بشێتن وی خەلکی هەنێ هەمی باوەشەر بگیتە بشێتن خزمەتێت پێویستی بگەهینتە بی خەلکی هەنێبە لەوانژێ ئەو ناکوکیت کیر ئەوێت کاتێ نابینە پێک هاتێت هەنێدا بچوونا من خەلکی سیڤیل باجەوێدا کە ئەڤریکەژی سەرڕای وێ دەرزە هەندە ئامازان الجی هێوێرێک و نجیفی پەنایە بۆ حکوومەت ببێتن و الوێرێ گازندە خوشێک و بکەن بچوونا من پەنابرناوی بۆ ئەمریکا بە هەرێما کوردستانê و هەنێ سەلمێنێتن کە ناکوکیت عێراقی گەشتە قۆناغێکە گەلەکە مەترسیدار کەلوێ قۆناغەیە دەبێتن وێ دوریانێدا جدی گەلە هەستکردن بە پرسیارەتی هەمی پێک هاتی عێراقی لەسەر بەرژەوەندیەت خەلکی عێراقی کە بریارا پێویست چیە کە بەڵێ کاک عەلی من دەگەڕێمەوە وەلات بەڵێ کاک عەلی من دەگەڕێمەوە وەلات بمبورە بەڕێزان دیارە لەگەڵ سوپاسی زۆرم بۆ هەردوو میوانەکەم ئێمە زۆر هەوڵماندا کە
بەرپرسانی یەکێتی و پارتی لە شاری مووسڵ میوانی بەرنامەکە بن بۆی بتوانن ڕوونکردنەوەی زیاتر و ورتر لەسەر دۆخی ئێستای شاری مووسڵ بدەن بە ئێمە و بە بینەران دیارە بە ئێوە. بەڵام بۆ پێی لە شاری مووسڵدا منعتە جەو لە باری ناسایی ڕاگەیەندراوە نەیانتوانی ئامادە بن وەکو پێویست بۆ بەرنامەکە. دیسانەوە سوپاس بۆ میوانەکانم. ئێستا دەچینە شاری هەولێر بۆ لای نەجات عەلی بەرپرسی لقی پارتی لە مەخموور. کاک نەجات، باز لەوە کرا کە لە شاری مووسڵدا پارتی وێکێتی ئەو بارەگا و دام و دەستگایانی کە هەیەە چۆڵیان کردووە. هۆکاری ئەمە چییە؟ یعنی هەر ترسە لەو هەوڵانەی کە ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام دەیدات بۆ کۆنتڕۆڵکردنی دام و دەستگاکان؟ زانی چۆنە ئەو شەڕی ئێستا کە هەیە لە نێوان داعش و لە نێوان سوپای عێراق هەتا ئێستا بەڕاستی ینی زۆر ناڕوونە وەزعی زۆر ئاڵۆزە. ئێمە وەکو کورد لە هەرێمی کوردستان حەقی خۆمان لەو شەڕە بپارێزین، چونکە دەزانین ئەو شەڕ ئیمتیدادی قیلیمیشی هەیە. یعنی خۆخزانە ناو شەڕەیان خۆلەکان بەو شەڕاب خزمەتی بەرژەوەندی ئێمە ناکە، بەرژەوەندی نەتەوەیەکانی ئێمە ناکە. بۆیە ینی ئەگەر ئێمە خۆ بپارێزین لەو شەڕە نەعیبە ناگوناحیشە. بۆیە لەسەر ئەساسە بووە، ینی ئەگەر ئێمە بارەگامان سەحب کردوێتەوە یان چۆنمان کردوێتن لەسەر ئەساسە بووە لەو شەڕە نەگلین. ئەوە حقیقەتەکەیە. بەڵام هەرچەندە من بەرپرسی لقی 23 لە سنووری مەخموور و دەوروبەری مەخموور، ینی ئەوانەی زیاتر معنین بەناو مووسڵ بەرپرسی لقی 14 و ئەو برادرانی لەوێن دەکرێت لەوانە پرسیار بکەن. بەڵێ بەپێی نزیکیتان لە سنوورەکە تا چەند ینی ئاگاداری ئەو دۆخەن یاخود وەکو پەیوەندی و کۆنتاکتان لەگەڵ هاوڕەکانتان لە مووسڵ وەکو پارتی دموکراتی کوردستان دۆخەکە چۆن دەبینن؟ پرسیارێکی گەورە لە لای هاوڵاتیان دروست بوو بۆی ترس هەیە ئەم شەڕە بگوازرێتەوە بۆ ناو هەرێمی کوردستان. ئەوەی وەکو مەترسی باز دەکرێت لەسەر داعش ئەم مەترسیە بگوازرێتەوە بۆ ناو هەرێمی کوردستان. ئەم مەترسیانە قەبارەیان گەورەیە؟ زانی چۆنە ئەو شەڕانەی لە نێوان داعش و سوپای عێراق ڕوویدا تەنها لە مووسڵ نییە، بە مووسڵ و گەیارە و شەرگات و بێجی و تکریت و ڕاز و ئەو ناوچانەی هەموو گرتیتەوە. ینی ئەو ناوچانە هەتا ئەو لەحزەیە من ئاگام لێە بەشی زۆری ئەو ناوانەی کە من هێنام سقوتی کردیە، یان لە ژێردەستی سوپای عێراق و لە ژێردەستی حکوومەتی عێراقدا نەمان کەتنە دەست داعش. سوپای عێراقەوەی ئەوڕۆ من بینیم چکە من ئەو شەو لە مەخموور بووم، سوپایەکەیان هەر ئەو شەو بەبێ ئەوەی یەک تەقە لە ڕووی داعش بکەن ڕایان کرد و سنگەرەکانی خۆیان چۆڵ کرد. وە سوپایەکی بێ معنەویات تێکشکاو، ینی من بەژیانم سوپای ینی بێ معنەویاتم نەبینیوە. بۆیە تەنها مەسەلەکە مووسڵ نییە، بەڕێی من هەتا دەوروبەری بەغداش دەگرتەوە ئەگەر حکوومەتی ناوەندی حکوومەتی عێراق نەتوانێت کۆنتڕۆلی بکە و پێشم وایە ناتوانێت کۆنتڕۆلی بکە، چکە کۆمەڵێک سەبەب هەیە. لەوانەیە ئەو سەبەبانە لە لای خەڵکی ناوچەکە ئەوەی لە ناوچەکەدا دەنیشێ بە کورد و بە عەرەبی ڕوون بێ، بەڵام لەوانەیە لە خەڵکێک کە لەو سنوورە دانەنیشێ زۆر ڕوون نەبێت. سوپای عێراق لەو ناوچانە بە درێژایی یان لە ساڵی 2003 بەدواوە ینی غەدرێک تعدایەکی زۆری لە خەڵکی لە سونەی ئەو ناوچەیە کردیە. یعنی ئەو سژنانەی ئێستا لە مووسڵ ئازاد کراینە هەمووی تاوانبار نینە، خەڵکێکی زۆری بێتاوان جیرانە. یعنی ئەوە دیفاع نییە لەو خەڵکانەی کە تاوانبارن لە ناو سزنەکە لە زیندانەکان جیرانە. یعنی خەڵکی سونە لەو ناوچانە ڕقیان لە سوپای عێراقا، ئەوانیش هەست دەکەن کە تاوانیان کردیە لە بەرامبەر خەڵکی سڤیل و مەدەنی لەو ناوچانە. بۆیە بەبێ ئەوەی تەقەک لە ڕووی داعش بکەن ئەو ناوچانە بەجی دێڵن. دوو سوپای عێراق سوپایەکە لە سەبنەمایەکی تائیفی دروست بووە، یعنی خەڵک سوپای خۆی نازانی، ئەوەش سەبەبێکی ترە. من ئەوڕۆ تۆپ و تانک و هەمەڕەکانی سوپای عێراقم بینی، یعنی ڕسمی سمبڵ و ڕەمزەکانی شیعی لەسەر بوو. یعنی ئەوەش بەڕاستی سونەکان ئیستیفزاز دەکا. ئیسێمیان سوپای عێراق سوپایەکە ینی هیچ لە ڕووی دیسپلینی سەربازی و ڕێخستنی سەربازی هیچ ڕێخستنێکیان نییە، یعنی سوپایەکە لە میلیشیا خەراترن. ئەوانە هەموو بوونەس ئەنجا نێوان سوپا و نێوان ئیدارەی ئەو ناوچانانی مەبەستم ئیدارەی حکوومەتی ناوەندیە لەو ناوچانە لە مووسڵ و گارە و شەرگات و بێجی و تکریت و ئەوانە ئەو پەڕی ناخۆش بە بینیان، یعنی دژایەتیشی زۆر لەما بینیان، ئەوانە هەموو بیتە سەبەبی ئەوەی کە خەڵک بەڵێ لە وەڵامی سەرەتادا باست لەوە کرد، پرسیاری سەرەتان باست لەوە کرد کە کورد حەقی خۆیەتی ئەگەر خۆی بپارێزێ لەم شەڕە. بەڵام ئەگەر ئەمە بگوازرێتەوە بۆ ناوچە کێشە لە سەرەکان یاخود ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان، بۆ نمونە بگوازرێتەوە بۆ کەرکووک، ئەو کاتەش کورد هەر خۆی دەپارێزێت و دوورە پەرێز دەبێت.
من پێم وایە ئەو ناوچانەی کە کورسانیەکانی دەرەوە هەرێمی کوردستان ئەو ناوچانە لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە کۆنتترۆل کرایە ینی بای ئەوە هێزی پێشمەرگەی کوردستانی لێە نەک وەڵامی داعش بداتەوە وەڵامی هەر هێزیەکی تر بداتەوە ئەگەر بێوێ هێرش بکاتە سەر ئەو ناوچانە بۆیە حەقە خەڵکی کوردستان بە تەواوی ینی خەڵکی کوردستان بە تەواوی پێکاتەکانی بە کورد و پێکاتەکانی تریشەوە نیگەران نەبن لەوەی کە ئایا هێزی پێشمەرگەی کوردستان دەتوانێت ناوچە کوردستانیەکانی دەرەوە هەرێمی کوردستان بپارێزێ یان نەپارێزێ من ئەلێرەوە یعنی خەڵکی کوردستان دڵنیا دەکەمەوە کە هێزی پێشمەرگەی کوردستان ئەو توانای هەیە و ئەو شوێنە استراتیژیانەی پێشمەرگە و لە کۆنتترۆلی پێشمەرگەدان و هیچ مەترسێک نە لەسەر کەرکک نە لەسەر مەخمور نە لەسەر دەوروبەری کەرکک و مەخمور و ئەو ناوچە دابڕاوانە نییە من وای نبینم من پێم وایە لەژێر کۆنتترۆلی پێشمەرگەن و هیچ هەڕەشە و مەترسیەک نییە لەسەر ئەو ناوچانە بەڵێ بەڵام کاک نەجات هەر دوێنێ لە کەناڵی ئەنارتیەوە قایمقامی دووس باسی لەوە کرد کە مەترسی هەیە لەسەر ناوچەکە و داوای لە هێزی پێشمەرگە کرد کە بەهانایەنەوە بچن زانی خۆی چی تو ئەگەر چەند مانگێک لەوە پێشار ئەو ناوچێت و باست کرد لەوێ بەردەوام شەڕ و پێکدادان هەبووە ینی فەرق بووە لەگەڵ دەوروبەری کەرکک و دەوروبەری مەخمور و دوبز و ئەو ناوچانە بۆیە پێشتر سوپای عێراق ڕێگر بوو لە بەردەمی پێشمەرگە چکە ئەگەر تو بدویستبان نەک لیوایەکی پێشمەرگە یان فەوجێکی پێشمەرگە یان سریەکی پێشمەرگە حرەکە پێ بکەی بە ئەو ناوچانە ئەو کاتە بەغدا ڕێگر بوو لە بەردەم حرەکە پێکردنی پێشمەرگە چکە ئەو نەیدەویست پێشمەرگە بێتە ئەو ناوچانە دوێنێ شەڕ لەسەر محافەزەی مووسڵ بوو لەسەر بارەگای پارێزگای مووسڵ بوو پارێزگاری مووسڵ دەیگوت پێشمەرگە بێ بەڵام بە شەرتێک بگەڕێتەوە یعنی بەڕاستی ئێستاشی لەگەردا بێ حکوومەتی ناوەندی لە هاتنی پێشمەرگە بۆ ئەو ناوچانە مرتاح نییە یعنی پێشتر ئەگەر ئێمە نەچوینە ئەو ناوچانە لەبەر ڕێگرەکە زیاتر کۆسپی یەکەم حکوومەتی ناوەندی بووە بەڵام ئێستا حکوومەتی ناوەندی بۆ خۆی کۆنتترۆلی ئەو ناوچانەی لەدەستدایەوە نەگر لە بەردەمی بە ئەوی کام شوێنی استراتیژیە لەو ناوچانە پێشمەرگە کۆنتترۆلی بکەوە بەرگری لە خەڵکی ناوچەکە بکە من پێم وایە پێشمەرگە دەتوانێت بەرگریەکی باش بکاتن و هیچ هەڕەشە مەترسیەکیش لەسەر خەڵکی ئەو ناوچەیە دروست نابێت بەڵێ زۆر سوپاس کاک نەجات من دەگەڕێمەوە لە دەچینەوە بۆ شاری دهۆک بۆ لای علی مستەفا جێگری بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە دهۆک کاک علی بەو پێی کە سنووری دهۆک هاوسنوورە لەگەڵ مووسڵدا و باز لەوە دەکرێت لە ئێستادا بەلێشا و ئاوارە یاخود خەڵکانێک کە ماڵ و حاڵیان لە تێک چۆلێەوە ڕوودەکەنە هەرێمی کوردستان ئەمە مەترسی ئەوەی لێ ناکرێت کە ئەندامانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شامیش دزە بکەنە ناو هەرێمی کوردستانەوە هەڵبەت بابەتێک وسەدا دەبێت هەرێمە کوردستانی دەستگەهێت وێت ئەمنی گەلە گەلەگەتیشیار تایبەژ ئەو دەڤەرن یەت سنوورە بێت دەبێت تایبەژی دەڤەرە تلکێفی بوو نمونەکەنیکە بکە نمونە ڕەنگە ڕێژایکە ئێکجارە زۆریە خەلکی مووسڵ هاتیە تلکێفێدا حاضر بێش عربوش هەمی وارد پێک هاتێت هەنێ ئەوێ هەنێژی هەڵبەت مەترسیاوی چەندیا هەیە و ئەو هەندێک تاکتاکە هەندێک شوان کوڕۆپێتەنێ ئەگەر پلانەکە شوێ چەندی هەبێتن بێشێک شن دزیە بکەن بێنە ناو هەرێمە کوردستانە لێ دەبێت دەستگەهێت پەیوەندیدار دەستگەهێت ئاسایشی دەستگەهێت لەشکەری بیاوێ هەنێتە گەلێکێت هشیار بن ئەڤریکەر بیر وێرە هاتە کردوەک و هیچ ڕێکی پێنایەتەتان بێنە ناف سنتەری پارێزگە هاتووکە یانە باژێرێت مەزن بۆ بیر وێری بێتە کردوە هەندێک کەمپین بۆ بێنە دەرس ئەو کەمپینە تەنێ ژێر چاودێریەکە ئەمنیە تند بن لەواجە ئەس بێژم دەبێت هەرێمە کوردستانی دیر ئشلایەنی خۆی عاتفی دیر ئەجندایەت هەر هێزەکە دیک و پەنای بە هەرێمە کوردستانی ببینتەوە ئەدبی دەرکەهێدا استقلالە هەرێمە کوردستانی بێتەکردن کوش حەواندنە وێ خەلکی بۆ چونە من دەبێت هەرێمە کوردستانی سیاسیانە ڕفتارێ ئەلگەل بێ پرۆسێ بکە تایبەژی ئەوە پەیوەندی بە حەواندنە وێ خەلکی هەنێ ڕامانەوێ ئەوینێک و دەرگێت هەرێمە کوردستانی دایە خستی بن شعالی مرۆڤی بێ لێ ڕامانەوێ چەندی ژنینێک و دەرجگەهێت ئەمنی دەبێتن ئەوێ هەنێ دەرگەهانێ واڵا پێن بەلکۆ بشێن چەند کەمپینەکە بوێتەنێ حاضر بێ بوونەوەنە کەمپا ڕەنگە بیل وێر بێتەکردن کەم بەکل نزیکل بەعادر نابێنە شێخان و بەعادرێ کەمپانێکل سحێلا بێتە دەرسکردن ji bo ev xelkê henê neyete navbajîrkê Kurdistanê ke metirsiyavê çend hevît eger her çende renge wê grupê teroristiyê yê Daeş jî renge ewroş ya bar nebîtin
دو جبهه الدفخوفه كتل وقت كده يعني هم جبهه كروبروي برجريه عراق بتفكها بچون مهنجي مانورك بين مانورك سياسي جدا يعني اگر برجريه باشا عراق كاغ علي بمبورا كاغ علي هێزی پێشمەرگە لەو ناوچانی کە مەترسی لەسرە یعنی ئەوەی کە دەکەوێتە نێوان دهۆک و مووسڵەوە هێزی پێشمەرگە لەوێ جێگیر کراون و ژمارە و عەدەدیان چەنە ینی زۆرن هەڵبەت ژمارەکە ئیجار یا زۆرە هێزە پێشمەرگێت ئامادە باشێکە باشە یاێ هەی هەم خوش بگیرێ هەر شنگار بگیرێ حتا تێ سنووری پارێزگەها دووکیش دەرباز بی چیە بۆ سنووری هەولێرێ کە هەمێ ئەو دەڤێت یێت و تەماسن ئەلگەل وان ڕوویدانێت هاتنێکردن هەربەت هێزەکە پێشمەرگەهی باشیە هاتیە ئامادەکردن هاتیە حازرکردن لێ ڕامانە وێرێنینەکە هێزە پێشمەرگەهی بچیتەن مایتیکردنی وی بابەتیدا بکات بشاریدا بکات بۆ چون من برژەوەندی کوردادانینە خۆ پاوێنە بابەتێکی وسادەکە هەڤرکێکە گەلێکە تندە تایبێژی دەنابەرە دوو پێک هاتە نەخواستمانەکە داعش ڕیکلامەوەی چەندێ بکاتن کە ئەم مەبەرنامەیەکە هەیە هەمی ئەو دەڤێت یەت سنەنشین بخینەژی کنترۆلا خۆدا و توێرێ دەستگەه و مؤسسات خۆ ڕاگەهێنین کەەوە هەنێ دمەزیڕینێتە بە خاڵێکی وەکی چاوال 2005 پرۆژێک هەبش لای جوبایتن کە عێراق دەبێت پارچە ببێت لەوەجە ئەس بێژم دەرگەهی ئێکەیەک و عێراقش بێ مەترسیە ڕزگار ببیتن هەڵبەت دوو بوو چۆن هەبین هەر دەستپێکی ئێکشمان ئەو بێکە عێراق تەوافق نابینەوان هەر سپێکاتەتە بێتە ئیدارەدان بەڵێ کاک علی کاک نەجات وەکو بەرپرسی لقی پارتی لە مەخمور باسی لەوە کرد کە دەبێت کورد خۆی لەم شەڕە بپارێزێت و یەکێتی و پارتی پێکەوە لە ئێستادا بارەگاکانیان لە مووسڵ چۆڵ کردووە هەڵوێستی یەکێتی لەم بارەوە چۆنە هاوڕان لەگەڵ پارتی دموکراتی کوردستاندا ینی ئیتیفاقەکە دەستە جەمعیە وەکو کورد پێتان وایە دەبێت خۆتان بپارێزن لە شەڕی داعش لە مووسڵدا هەڵبەت بچوونە من وهەنێ بریارێکە سیاسیەش لە سەرکرداتیە سیاسیا هەردوو لایەنان دەربکێتیە ڕەنگە ئەس دیێژی نزانم ڕەنگە پەیوەندیژی ئێک و دو هەبیتن کانی ئایا دێت هەلویستێکی وەسەدا چه هەلویست نوێنین بەندێ ئەس بێژم ئەو هەلویستی هاتیان واندن ئەلدیهیل بە کێشانە بارەگات لقا پارتی و مەڵبەردی یەکێتیە ڕەنگە بریارەکە جێ خۆدا بێ کەمانەوات مووسڵێدا دێ ڕوبەروی شەڕێکی بنەل گەل داعش ئایا دەرژەوەندیا کوردادایە بچیتە شەڕێکی گەل داعش بکەتن مانا بارەگات یەکێتی و پارتی ئەدوێ پارێزگەهێدا کەواتە بێ نەبێتن دەبێت و هێزی پێشمێرگەی لڤینێ تێدا بکەی سنووری هەرێمی بدەرکەون بچینە سنووری جهێکی دیدا کە وێری حکوومەتە ناوەن سەرکێشیەوە بکەتن و هەنیش بپێی دستورژی ڕێکە نادەتەمەکەم هێزی لەشکری لبینین بچنەش دەروی هەرێمێک کە بپێی دستور دەبێتن سەرۆکی حکوومەتی عێراقی داخوازی سەرۆکاتی هەرێمی بکە سەرۆکە هەرێمی بێ بریارێ لڤاندنە ویلێ بەندێ ئەو بریارە هەنێ بچونان بریارەکە هەف پێش بیە بریارەکە هەردوو ئالیان ئاگەشی کودو هەبیە ژبۆرێ دەربازبوون ئەلڤێ گرفتێ یەکێتی و پارتی کاگالی دەمەوێت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیارێکت بۆ بخوێنمەوانەیە یارا دەڵێت ئایا کورد تا چەند بە ئاگایە لەوەی کە ڕەنگە مالکی بێوێ کورد بۆ بەرگریکردن لە خۆی بخاتە ناو ئەم شەڕەوە دەبێت کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم سەرنج یاخود ئەم تێبینی ئەم هاوڵاتیەدا بکات کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەم پرسیارەی بۆ ئێوە ناردووە گومانەکە گەلێکە مەزنە تێدا هەگاوی هی گومانەکە گەلێکە مەزنە تێدا ژبۆرێ ئەف هەرەشێل یل خافلەتی یل داعش بڤان جەبلخانێت ئێکجار یەت زۆر ڤان قافلێت ئێکجار یەت مەزن یل سارا هاتنە بکارینان ڕەنگە چێکێکی مەزنجی قڕژی وێ هەبێتن سیناریۆکە گەلێکە بەرفەر هەیە و ڕەنگە جهێ باری پێکردنیژی دە هەبێتن کەمالیکی دەوێتن هەرێما کوردستانی ڕابکێشیتە ڕابکێشیتات شەڕێکیدا کە باجە وی شەڕێ ڕەنگە تێکەلکردمە هەمی ئەوراق بێت ڕەنگە وی سەردەمیدا گەلە سیناریۆ خو ببینەوە بە هەندێژی بەڵێ کاگالی زۆر بە کورتی وەڵامم بیتوانێ ئێوە باستان لەوە کرد هەم تۆش و هەم کاک نەجادی ژۆک و پارتی دموکراتی کوردستان کە دەبێ خۆتان لەم شەڕە بپارێزن بەمەژەوەتان کردووە کە بارەگاکانتان لە مووسڵ کێشاوەتەوە بەڵام ئێوە وەکو یەکێتی بۆ نمونە خاوەنی کورسین خەڵکەیە دەنگی پێداون بۆ دوو کورسی پەرلەمانی عێراقتان هێناوە لە ناو مووسڵدا چۆن بەرگری لەو خەڵکانە دەکەن لایەنی کەم کە دەنگیان پێداون بۆ پەرلەمانی عێراق زۆر بە کورتی سوپاس دەکەم هەڵبەت
ما ناتنێ دەرگێ مانە سنگێ خۆ بەرتنێ بۆوان دەنگدارەوەکیێک و دەنگی مەداینەوە بەلکمە سنگی خۆی بۆ هەمی خەلکی مووسڵ ئەم دوی بیاویدا بیاوی مرۆڤیتیدا ئەلجداهیە نابێدا ناکەینکانێ دوی سەردەمیدا کێ دەنگێ لیستایکێتیدا کێ دەنگێ خەلکێکیداوە مە هەمیە پێک بە مە ئێک ئارمانجە تێدا هەی ئەم بشێن وەکو کورد دەنگدارت خۆ وەکو کورد دەنگدارت خۆ وەکو مگوت وەکو کورد یعنی بێکێتی و پارتی بە ئەم بشێن ئلڤێ قەیرانێ ئلڤێ گرفتێ ڕزگار بکەن بشین ئەم بەڕەوانی شو بکەن بشین ئەم هێلەکە سنووری بدانی vê hêla sunûrî da xalekê destnîşeka tazayî vetirê terajatê de nebîteve ev qeneeta min eke serkirdatiya Kurd wê xeletî neketeve ew helaya ku زۆر سپاس زۆر سپاس بۆ علی مستەفا من دەگەڕێمەوە لات کاک علی سپاس دەکەم ڕێکێ پێی ناداتن هێزن عێراق بزەڤریتاف بەڵێ دەست خۆش سپاس دەکەم دەگەڕێمەوە لات کاک نەجات بە پرسیاری کۆتاییم کە لە کاگالیم کرد دێمەوە لای تۆ دەپرسم ئێوە وەکو پارتی دموکراتی کوردستان خاوەنی چەند کورسیەکن لە شاری مووسڵ بەوەی کە خەڵکی ئەو شارە دەنگی بەیەوەداوە بۆ پەرلەمانی عێراق ئێستا ئێوە بارگەکانتان چۆڵ کردووە لە شاری مووسڵدا و شەرعیەتتدا بەوەی کە دەبێت کورد خۆی لەم شەڕە بە دوور بگرێت لە ناو مووسڵدا بەڵام چۆن ئەو کوردانە دەپارێزن لایەنی کەم کە دەنگیان بە ئێوەداوە بۆ پەرلەمانی عێراق جاری یەکەم وەکو من لە سەرەتا باسم کرد بەڵێ ئەو شەڕێکی هەیە شەڕێکە هێشتا ڕوون نییە یعنی بەرچاوی ئێمە ڕوون نییە داخۆ داعش کێیە هەویەی چییە هوناسنامەی ئەو هێزە چییە و ئامانجی چییە بەڕاستی ئێمە نامانەوێت لە سەرەتا بچینە ناو شەڕێک و ینی شەڕێک دروستکەین بەبێ ئەوەی بزانین بەرامبەرەکەمان کێیە و هەویەی چییە و ئامانجی چییە ئەمەیانی یەک دوو ئەو دەنگانەی کە ئێمە هێنامان لە مووسڵ خۆ بەس لە ناو مووسڵ نەمانێنەوە لە دەوروبەری مووسڵ هێناومانە و لە ناو مووسڵی شوێنەمانە بەڵام لێرە شتێکەیە داماژەت بۆ کرد کە ڕێکخراوی داعش بەتەنیا لە ناو مووسڵدانی لە دەوروبەری شێتی بەڵێ بەردەوام بفەرموو بەڵام لەو ناوچانە نییە کە کوردی لێە داعش هێشتا لەو ناوچانە نییە کە کوردی لێە یعنی هێشتا نەیتوانیوە هەنگاوە مەترسی نییە بۆ ئەوەی کە تەشەنە بکات یاخود پێ بخەنە ئەو شوێنانەشەوە کە کوردی تێدایە من وەکو باسم کرد لە بیدایەت نامەوێت قسانە دووبارە بکەم من پێم وایە ئەو شوێنانێک کە هێزی پێشمەرگە کۆنتترۆلی کردوون کە شوێنی استراتیژی لەدەست پێشمەرگەن داعش ناتوانێت هێرش بکاتە سەر ئەو ناوچانە بۆیە هیچ مەترسێک لەسەر ئەو ناوچانە نییە بەڵام لێرێ ئێمە کە بارگاکانی خۆمان لە مووسڵ یان لە هەر شوێنێکت کە سەح بکەین ئەوەیە کە هێشتا نازانین ئەو شەڕەت چییە ومە بەس لەو شەڕەت چییە و هەویەی داعش چییە و داعش چییە ناسنامەکەی چییە ئەوەیە مەوزوعەکە بۆیە ئێمە دەمانەوێت بە هەستیاری مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوانە بکەین بۆ ئەوی باجی هەڵەیەکی استراتیژی نەدەین بەڵێ پارتی دموکراتی کوردستان کەی دەگەڕێتەوە بۆ ناو بارگاکانی خۆیان زۆر بە کورتی سوپاس دەکەم جارێ دیار نییە ئێمە کەی دەگەڕێنەوە بابزان و وەزعەکە بەرەو کوێ و بەچە ئاراستەیەکدا دەڕواتن و دەگەینت چکە ئەوەی ئێستا ئێمە دەبینین ئاراستەکە بەرەو بێجی و تکریت و ئەتا بەرەو بەغدایە من پێم وایە شەڕ دەگاتە دەوروبەری بەغداش یعنی ئەوە نییە بەس لە دەوروبەری مووسڵ بمینێتەوە بەڵێ زۆر سپاس بازانین ئەو شەڕە بەچ ئاراستەیەکدا دەڕۆ وەزەی عێراق چی لێدێ بەڵێ زۆر سپاس بۆ نەجات عەلی بەرپرسیلقی پارتی دموکراتی کوردستان لە مەخمور هەروەها عەلی مستەفا جێگری بەرپرسی ماڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری دۆهۆک سوپاسانەکەم کە ئەم شەو میوانی دیوی دووەمی هەواڵ بوون لەگەڵ سوپاسی زۆرم بۆ ئێوە بەڕێزان بیرتانە هێنمەوە قەرار بوو ئێمە لەم بەرنامەیەدا چەند لێپرسراوێکی یەکێتی و پارتی لە شاری مووسڵەوە میوانداری بکەین بەڵام بەپێی ئەوەی کە منعەتە جەول هەیە لە مووسڵدا نەیانتوانی ئامادە بن لە بەرنامەکەدا سوپاسانەکەم کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەمان بوون هەر شاد بن.